سڵاو بینەرانی خۆشەویست زۆر جار دەوترێ کورد لە سووریا میوانە ئایا کورد لە سووریا میوانە یاخود خاوەن ماڵە و ئەوانی تر میوانن مێژووی کورد لەو ناوچەیەدا چۆنە و لەکەیەوە کورد لە سووریادا دەژین ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تریش تەوەری بەرنامەی ئەمڕۆمان دەبن بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سۆران حەمڕەش. مامۆستا بەخێر بیت. زۆر سپاس مامۆستا سۆران. بڵین ئەم شۆڕشەی کورد لە سووریا ئەم ڕووداوانە زۆر شتی هێنایە پێش بۆ ئێمە کە تازەن و زۆر چاوی کردینەوە بەسەر زۆر شتا کە تا ئێستا ئاگادار نین لێی بە تایبەتی مەسەلەی بوونی کورد لەوێ ئێمە پێمانەوترا کورد لەوێ میوانن لە دوای شەڕی یەکەمی جیهانیەوە لە تورکیا وەڕایان کوردەتەوێ بەڕاست کورد لەوێ میوانن. خۆشبەختانە بۆ ڕوونکردنەوەمانە سەرچاوی باشمان هەیە. نی تۆ بۆ نمونە لەسەر خاچێک کە ناوی شوێن بە ناوی تۆ بوو ئەگەر ئەمڕۆ تۆماری ئەم شوێنم هەبێ یعنی لەوانەیە 500 لەوانەیە 1000 ساڵیش پێشە ڕۆژە بێ لای لە بینی فەلەستین و ئیسرائیلە ئالەویا شوێنێک هەیە بە ناوی شەوفل ئەکرات باشە چێتیا لەدایک بووە شەوفل ئەکرات باشە وەکو دیمەن یعنی عەرەبی هینە عەرەبی لە شوف لەوە هاتووەکو بڵین دیمەن شتێکی وە ئەمە چێتیا لەدایک بووە تو سەیری هەموو مێژوو بەیەکۆ بەستراوە بڵین سەرگەورەی ئێزدیەکان شێخ عودەی کوڕی مسافر کاڵەن عەرەبە چاولەکە ڕێک لەوێ لەدایک ینی ئەمە 1970 1600 شتێکی وا لەدایک بووە ینی تۆ 1000 ساڵەمە پێش ئەو ناوە لەویایە بزانە چەندە پێشترە باشە ناوی تر حوسن ئەکرات تقریبا نزیکەی 100 ساڵ پێش سەلاحەدین ئەویش هەر 1000 ساڵ لەمەوبەر ناوی تۆمار هەیە لە سەردەمی فەڕەنسیەکان کە هاتن گرتیان بۆ ماوەیەک پیانەوە لە سەردەمی سەلیبیەکانە بڵین خاچەڵگرەکان پیانەوە لێکغات بە فەڕەنسی ینی هەر بڵین هی کوردەکان چونکە بەناوی ئەوانەوە بوو ئەمە یەیتە لای لازقیە جەبەل لەکرات باشە ئەچیتە ئەفرین هەر شوێنی تر ینی هەمووی بەناوی ئەم ناوانەجا چیتە تۆزە پێشتر سێرەی لای لازقیەوەی کە پێڵەن جەبەل لەکرات من ناوی میدم هەیە لەوێ ینی پێش ئیسلام ساڵی سەدەی پێنجەمی زاینی لە چەند شوێنێکە لە لای دێرە زوورۆ سوپای مید بازەکرێ باشە پاشا و سوپای مید بازەکرێ لە ئەنی لە ناو سووریای ئەمریک ئەمڕۆ پێڵەن سووریا لەو ناوچانە ڕۆمەکان بە کوردیان ناوە کورد لە تۆمارە پیانە و مات ینی لە پێش ئیسلامە ناوی کوردیان هێناوە بەس ئەوان بۆیە کێشەش لە عالەمایە خەڵک تێنا وازانن کورد لە پێش ئیسلامانە بووە چی ئەوەمان بۆ چارەسەرەکە مێژوو نووسێکمانەیە ناوی حەیتومی کریاکۆسە ئەمە ئەرمەنیە کە باسی سەلاحەدینەکە ئەڵێ دوای فاتمی میدەکان ئەمە 600 ساڵەوە پێشواڵێ میدەکان میسریانگەر ئەمڕۆ پیان ئەڵێن کورد گۆڕانکاریەکە لە تەحویلاتی چاولەکە مەبەستەکەی من چییە ئەمە پێش سەردەمی کۆنتریشمانێ کۆنتر لە پێش مادەکان ئەو بەشەی سەرەوەی هەتا سەر ئاوەکە بەدەست میتانیەکانەوە بووە کاکە من دەقی میتانیم هەیە کوردێکی ئەمڕۆ لی تێگا ینی شاری سەریکانی سەیری ناوەکەشی چۆن سەریکانی کۆنانی ناوەکە وەشوکانی وەشەکانی وشەی وەش لە سۆمەریش و لەو لە هیتیشا و لە هەموو ئەو زمانانی پەیوەندی بە کوردەوە هەیە تێرین لەویا مانای هەیە جا بە کوردیەکەی زمانێکی هەورامی ناچێت وەشەکانی وەڵڵاهی باشتێکی سەیر هەیە منیش هەندێک سەرنجم هەیە لەسەرەوە بۆ نمونە یەکەم هێرۆگلیفی لەم ناوچەیە ئەوەی میسر کۆنترە ئەوەی ئێمە دووەمە 3500 ساڵەوە پەر لەسەر خاتی کوردستان لە باکوور و لە ڕۆژاوە نووسراوە لە حەلەبیشی تایە باشە وشەی تاتەی تیان نووسراوە بەناوی باو تاتەی هەورامی باشە ئەو وەشەکانش لە هەورامیەچێ بۆی هەیە هەرەوە بێ بەسەنەن وشەی ئاشەتە ناڵێن ئاشەتی لە باکوور ئێستا ژەڵێن ئاشەتی ناڵێن ئاشتی ئەوان ئەڵەن ئاشەتا ڕێک بە معنەنی ئەمە وەرگێڕانی من نییە وەرگێڕانی فەرهەنگی جیهانیە هاڕە ئێستش لە کوردواریە بە بەردی
هاڕینی هینەڵی ئاش بەرداش بەرداش پێڵێن هار باش ڕێک بە دوو ئاڕیژ نووسراوە بۆی بزانی ئاڕی تۆخیژ دەستار خۆی لە دەست هاڕینەوە دەست هاڕینەوە باشە وشەی هار ئاخر سۆمەریشە وشەکە حاڵ لە سۆمەریشە و لای ئەمانیش ڕێکجا ئەوی پێ بڵم بەشی سەرەوەی هەتا دەریاکە ئەمە لە سەردەمی ئیسلاما سێرەکەی ئیبن زوحاک لەسەر دەریاکە لەسەر و دەریایە باشە حکمی کردووە لە سەردەمی یۆنانیە شاری ئەنتاکیە وەکو ئەفسانەی چۆن باو باپیرانی کورد ئەو شاریان دروستکە شاری ئەنتاکیە کێساکەوێتە ناو تورکیا هەتا ئەویا ئەفسانەی کوردی تیا بۆ من هەمووی لە پەرتوکەکەمە مێژووی بزر هەمووی ئەمانە ڕوون کراوەتەوە جا تۆ هەچ کۆناغی مەسەن لە سەردەمی ئیسلامە فاتمیەکان ئەو وەختە لە ناو میسرا فاتمیەکان دەسەڵاتیان هەبوو وەکو عەباسیەکان هێرشێکرا ئەم هێرشی ڕۆم تاو شەڕەکەیان بردەوە لە ساڵی 900 شەڕەکە خەریب بوو یەکلا بکرێتەوە ئیتر ڕۆم بردوێتەوە یەک سەربازی کورد لە سوپای فاتمیە لە وەختا ینی ئازایەتیەکی وەکو بێوێنەی مێژووی بۆ بە ئەفسانە ئەی بینێ سەرکردەی ڕۆمەکان و ئاخۆی کردوتەوە و ئیتر شەرتاوە بێ خۆی کاتەوە لای خێمەکە ڕێگە چێنیە خۆشیان تەسەور ناگەن زەلامێ بەتەنیا بچی ئەو کوژی یعنی بۆ بە ئەفسانەی ناو جا ینی من چەنەها چیرۆکی پێڵم کە ینی تۆ سێرەکەی 500 ساڵەوە پێش حەلەب بەدەست جومبڵاتیەکانەوە بووە عەرەبیتیانە بووە ینی هەر حەمانای ئەبولفیدانی خۆی حەما بەدەست ئەبوفیدا حاکمی سوڵتانی بووە ینی دوای ئەیوبیەکانیش کە دەسەڵاتیان نەما میری کورد بۆ نمونە ئەبوو هیجای هەولێری والی دیمەشق بووە خۆ ئەیوبیشی لێ نەماوە ینی کورد دەسەڵاتی لە شامە هەبووە و سەردەمێکی کەم کە عەباسیەکان بڵێن کە عەرەب هاتن سەرەتا ئیسلام هەتا ساڵی 1670 عەرەب دەسەڵاتی بوو لێ دوای ئەوە دەوڵەتی ئومەوی لێ بووە بەڵێ دوای ئەوە ئیتر لە سەردەمی عەباسیشا ئێشتا مابوو دوای ئەوە ئیتر تۆ باشە ئەگەر تۆ نەتەوەی تو خاوەنێمە ئیبوو ئەنجا مامۆستا من بمبورە بەزەوەی جوگرافیەکەشە بوو باسکەم ببوورە کاکسۆیان چکە زۆر گرنگە هەڵەیە تێگەیشتنی هەیە ببوورە پێدەبڕم جوگرافی ناسمان هەیە ئیبن حەوقەل باسی خاچی عەرەبەکە خاچی عەرەب بەڵێ لە فوراتە کۆتاییە ئیترم دێرە زور و ڕقەومانە هیچی تیان نییە خۆی بە وردی نووسویەتی دیمەشقی تیان نییە خاچی عەرەب لە عەقەبە ئەڵێەوە ئەوەش ئەرزی ئیسرائیلە ئەوە عەقەبە کۆتاییەت یعنی یەکێکی وەکی هینیشمان هەیە ناویچێت لەو لاوە مەسعودی ئەڵێ لێکێ لە شوێنەکانی کورد شام ئەنجا کە شەڕی کورد و تورکە بێ جا سەیریکە بە هەموو شتێک بۆ دەسەلمێنێمە وڵاتیێمە شەڕی کورد و تورک لە سەردەمی سەلاحەدینە هەر ساڵەکانێ تقریبا 40-50 تیاکوژێ شەڕەکە کوێگرێتەوە ئەوەی کوردستان ئازربایجان باشە باکووری کوردستان شام هەتا شارە زور یعنی ئەوەی خاچی کوردە شەڕەکە لە یا لە بینی ئەم دوونەتەوەیە بەردەوامە جا ئەمان هەمووی پێ دەڵێ ئێمە خەڵکی ڕەسەن مامۆستاویستم من پرسیارەکەم باسی عەرەبەکەت کرد مێژووی عەرەب لە سووریا لە سەردەمی ئیسلامەوە دەست پێ ناکە خۆلەوە پێشتیان نەبوون من دۆکو خۆی بازەکەم لە پێش ئیسلامە هەبوون بەڵام وەکو پێم ئیبن حەوقەلیش باسیەکە و پتۆڵمی لە پێش ئیسلامە باسی عەرەبەکە یەنە ناو سەحراکە عەرەب سەحر ینی بەشەری خەڵکی شار نەبوون ینی ئەمانە لەگەڵ حوشتر و ئەو شێوە ژیانە ینی عەرەب بەسراوەتەوە بەوە و ئەمە شەخۆیان لە جەزیرە بوون بەڵام لە پێش ئیسلامە هاتوونەتە ناو بڵین بیابانەکانی عێراقیش و سووریاش ینی هەبوون لەویا ئەمە وەکو چی هاتون وەکو نیشتە جێبوونیا وەکو ڕای هەر وەکو ئەو خەڵکی نیشتەجێ نەبوون خەڵکی شوانکارە بوون و هەر بەو شێوەژیان ئەو ئەمەی ئەی بینیت ئەو دڕندەی ئەم ڕۆژەی بینی هەر دڕندەی بەدووە ئەوە کللتوری بەدووە ینی زۆر ئاساییە لای نەنە هەر مەسان قژی کشێ بڕێ چونکە بەدووە بۆ من و تۆ لەوانەیە گەورەترین دوژمنمان ئالەیە ژنەکەی بکەوێت کوردێ نەتوانێت قژی بپڕێ و شانازی پێ بکە ئەگەر بەدزی شۆ بیکە نارێ لە بەردەم کامێرە چکە هینە ئەمە کللتور زۆر گرنگە تو ئێمە وان پەروەردەکراین کە ئەمە ینی ئەو پەڕی لە مرۆڤاتی دەرەچین بۆ ئێمە بەڵام بۆ عەرەبێ بۆ بەدوویەک ئەو کۆدەکانی شارستانیت لای ئەو ناشارستانە بۆ ئەو ئاساییە ملی زەلامێ بڕێ و یاریشی پێکە لەبەرەوە هەرو کللتورێ ئێمە هەر خەڵکە کۆنەکەین و ئەوانش خەڵکە کۆنەکەی پێت وایە عەرەب بەس وەکو بەدوو هاتوونەتەوێ وەکو بەدوو هاتوونەتەوێ لەو پەڕی ئیسلامیشا دیمەشقیتیانی چۆن لە سەدەی بیستەمە با بڵین عەرەبە بێتە خاوەنی سەیریکە سەدەی بیستەم ئەوروپیەکان هاتن ئەوروپیەکان نەخشە و یعنی ئاڕاستە و قوتی خەڵکەکانیان گۆڕی عوسمانیەکان
بە نزیکەی نەمان عوسمان ڕووس نەبووە عوسمانی تەواو بوو دەوڵەتی عوسمانی بەشبەش کرا لە سەدەی بیستەمان ڕووس بەشێکی بەرەکە و یۆنان بەشێ فەرەنسیەکان بەشە ئیتر تۆزێک لە سوچێکا مابوون ئەنجا هاتن بۆ داهاتوێن چیان دروست کرد هاتن قومی عەرەبیان یعنی ناسیۆنالیزمی عەرەب لە ئەوروپا دروست کرا ینی هینەکەی بناغەکەی بۆیاندانە کۆنفرانسێکیان بۆ کردن لە پاریس مەسەن ئەم عەرەبانە برانە ئەوێ بۆچی بۆ ئەوەی ببن بە دیوارێ بەرامبەر بە عوسمانی ئەگەر ینی وەکوهین دروست بێتەوە ئالێرە ئیترۆنی ئەوی شارەزانیە تۆ چۆن ئێمە کورد وازانێ هەچی چای وابێ حەقیشمانە هەچی وابێ خەڵکی ئاسایی وازانێ سینیە ئەوانی وازانی هەچی ڕۆژەڵاتی بێ عەرەب ئیتر ناهێنا یەک دنیا قومێتی تایە بۆی برزانی ئەوان دەسەڵات نەبوون کە شۆڕش دەستی پێکرد لە وڵاتە عەرەب نەیکردو باشە کە ئێوە خاوەنی وڵاتە ئەی بۆ دۆرزەکان کردن سوڵتانەترش کردوێتی یەکەم بە دەرەجەی دووەم ئیبراهیم حەنانەوە کە خەڵکی حەلەب و کوردی ئەو ناوچەیە بەدەست کوردەوە بە دواییش کۆمەڵێ یەک دانیان سونیە ئیبراهیم حەنان و خۆی کوردە ئیبراهیم حەنان و کوردە و خەڵکی حەلەبە سوڵتانەترش وابزان باوکی فەریدە ترەش بەڵێ ئەمان کوردن یعنی من پەرتووکی کۆنم هەیە لەسەر دروزەکان هەرڵێ ئومەرا دروست لە کرات کە باسی جون بڵات و کەمالیش خۆی ئێمە کوردی نەشڵێ ئەزین چی خۆشە دیێنەی من بەرنامێکی تایبەتی دۆکمنتەریم لەسەر کردوون دیێنەی دروزەکانیش ئەگەر شتی تریش نەبێ ئەوان بە دیێنەیش کوردن جا ئەوەیە ئەگەر خاوەنی وڵاتە بوونای خۆ بۆ ئایا ئەو وڵاتە لە شۆڕشێکا بوونای وەل حاڵە وڵاتەی راوەتە دەستیان ئیتر لەو ساتەوە بەناوی قەومی عەرەبیەوە ئەو وڵاتە وێرانەکەن وەکو ئەمڕۆی بینی بەس ئەی بۆ کورد لەمە دەوری نەبوو ینی ئاخرە زەین چۆنە زۆر حتا سەرۆکمان هەیە کوردە لە سووریا مەسەلەن ئەم هەموو قیاداتە هەتا حیزبیەکەن بۆچی کوردوا زەعیف دەرەچێت دوایی تا میوان ئاخر نا دەستگای دەوڵەتی دەستی پێکرد لە ئێرانە لە تورکیا لە عێراقا لە سووریا ئەم ینی وێژەیەک دروست کرا بە ناوی وێژەی عەرەبیەوە ئەم وێژەیە زاڵ کرا بەسەر کووردا بۆ نمونە لە هەفتاکانە هاتن بۆی ڕێک لە ئەوانە ترسان لە کورد هاتن چیان کرد پشتێنەی عەرەبی لە سووریا پشتێنەیەکی عەرەبیان دروست کردووە پانیەکەی 10 بۆ 15 کیلۆمەتر درێژیەکەی وابزان نزیکەی 300 کیلۆمەتر شتێکی وە بەشی سۆری لە بینی باکوور و بڵین ڕۆژاوای کوردستانە هاتن زەوی کشتتوکاڵی باشی کوردیان نا بە عەرەبی هاوردە ئەم خێڵەکیانە جاسە هەندێکیان ئێشتا هەر لەگەڵ کووردا شەڕەکەن چکە ئەوە دەمێکی لەیان تێکەڵبوون لە کووردا ئەمانە هێنان بە مەبەستیەوەی ببن بە ڕێگرێ لەوەی کوردیەک بگرێ ئەمە بە پلان ینی باسیەکان ئیشیان لەسێن دەوڵەتیان بەدەستەوە بە ئەوروپا هات دەزانی وەکو ئێمەیان چوارمێخ کرد عەرەب ڕۆژان حکمێمەی نەکردووە لەو پەڕی دەسەڵاتی عەباسیە ماوەی هاتوونەتە سەر خاکی کوردستان باجیان داناوە دوای ئەوەی تر دەوڵەتە کوردیەکان لە سەدەی نوێمی زانیۆ دروست بوونەتەوە یعنی هەچی کوردستانە وەرگیراوەتۆ لە عەرەب ینی عەرەب حکمڕانی تۆ نەبووە ئەوروپی هاتن کلیلی حکمڕانیان نادەدەست ئەچینەوە تا سەیرەکی وڵاتیان هەیتە دەست خۆر وەحشیگەری زیاتر ئەمە من بەهین نایڵم ئەوە بەڵگەکانە ئەوە تا وڵاتی راوەتە دەست ئەچێ خەڵکە کوژێ خۆ ناچێ ئەمە میلەتێکی دڕندەیە ئەمە یعنی کاکە قسەکانی ئێمەشی لێ دەرکەین بۆ سوودی خۆمان ابن خلدون بەڕوونیاڵێ ئەڵێ العرب پەرتووکێکیە المقدمە العرب أمة وحشية عرب نەتەوەیەکی دڕندەیە ڕوو بکاتە هەر شوێنێ ئەمە قسەکانی ابن خلدونە نەکی من ئەمە ڕێک ئەوەی جەرمەوە ئەڵێ ڕوو بکەن هەر شوێنێ یعنی ئەبێ بە کارەسات و وێرانکاری ئیتر ئەمە ینی ئەمەی کەی بینین هەر تەواوکەری ئەو کلتورەیە مامۆستا ئێستا سووریا وەک سووریا ئەم چوارچەوەی کە هەیە جاران هەموو شتێک پێوترا شەم بەس بۆ سووریا نەبوو ینی پێت وایە ئەمە ینی هەر سووریا عەرەب بووە ینی کورد بووە بە ناوی سووریا یاس هەر کلمەی سووریا خۆی لە سریانیەوە هاتووە چۆن ئەمە لێک بینە ئەمە خۆی ناوەکە کۆنە وەکو ناو بەڵام خەڵکی ڕۆژهەڵات بەو ناوچەی نەوتووە سووریا پێیوتوە شام باشە ینی تۆمارمانی ئایا کورد 1000 ساڵ 2000 ساڵەوە پێش چی پێوتووە بەڵام یۆنانەکان پێیانوتوە سووری باشە ئەم سووریا ئەڵێن ینی هەند سەرچاوە هەیە لە سەردەمی لوڤیەکانە 3000 ساڵەوە پێش پێیانوت بێ بەڵام بەم نەخشەی ئەمڕۆنا بە شوێنێک لەویە دواتر ئەم نەخشەی کە کراوە لوبنان جیا نەبووە لە شام
يعني الشام همووی فلسطین و لبنان بەڵێ حاکمی لوبنان بۆ ئەڵم هەر دەسەڵات بەدەست کردەوە حاکمی لوبنان ئەیوبی بووە لە سەدەی 20ەمە یعنی ئێشتا هەر کورد دەسەڵاتی سەرەکی بووە تا سەدەی 20ەم ئەوروپیەکان گۆڕیان بۆ نمونە بۆم باس کردی شاری حەلب بەدەست جومبڵاتەکانەوە بووە شاری حەلب نووسراوە عەلی جومبڵاتی کورد خۆ من نەمنووسێ مێژووی نووسێ جا ئەم سووریا بەممانە نوێ وڵاتێ نییە لە مێژووە ناوی سووریای عەرەبی بێ خاچێ نییە لێ یا بڵێ شامی عەرەبی ئەمە هەمووی دروستکراوی سەدەی 20ەمە هەر بۆیە واش تۆخیەکەن چکە نییە بۆی کە نییە بۆی فەرزی کە هەرڵێ عەرەب نییە بێ خۆ ڕۆژ مامۆستا دوایی هەمە سەر باسی ئەمە هەر لەسەر مێژوو بمێنمەوە لە مێژووی کووردە ژن دەوری چی بووە لە شەڕە چۆن ئەوە لێمان ئەەکەن بەعیب بە بەعجێ جارکارن چۆن ژنە بێ شەڕ بکە خۆی ئەم بابەتە زۆر گرنگە چونکە زۆر جارە بێ بە قسە لەسەری بەڵام ئەمە شتێکی کللتوری قوڵی ئێمە ینی تۆ هەر ڕۆژێک لە مێژووی ئێماکەیتەوە ژنی شەڕکار هەبووە ینی بۆ نمونە یەکەم تۆماری ژنی شەڕکە لە مێژووی مرۆڤایەتیە ژنێکە لە کوردستان لە بینی بڵین باشوور و ڕۆژهەڵاتە شوێنەکەی لای دەربەنی خان و سەرپێڵی زاو نای نەواری تومە ئەمە یەکەم لەوانەیە پێشەوە شەبوو بێ بەڵام ئێمە بە تۆمار 3800 ساڵەوە پێش بە ناوی ژنێکی گوتی لێە ئەمە یەکەم ژنە لە مێژووە کە سەرکردەی سەربازی بێ بەڵام خۆ 3800 ساڵ بەمڕۆ چی دوای ئەوە تو سیرێکی شاژنی هەولێر 2000 ساڵەوە پێش هێلەنای هەزەبانی حکومڕانێکی بەدەسەڵات بووە کۆشتی خۆی هەبووە کاریگەری لەسەر سیاسەتی دەوڵەتی هەزەمانی بە تۆمار هەمانەمان باشە یا 400 ساڵەوە پێش 450 ساڵەوە پێش خانزاد تۆماری لەسەرە یعنی سوپای 20,000 ینی سەرکردایەتی سوپایکی 20,000 کردەوە خۆ خانزاد ژنێکی موسڵمانی کورد بووە و لە سەدەی 20ەمە فاتمە ڕەش یعنی فاتمە ڕەش سەیرەکەی ساڵی 1950 لە ئەستەمبول بە سوپایکی گەورەوە چێتە ینی خەلیفە لە بەردەم ئەوروپیەکانە و شانازی پێکا کە ژنێک بەم سوپا گەورۆ لە خەڵکی ناوچەی مەڕەشە خۆی بە یەک سوپای گەورەوە چێتە ناو ئەستەمبولەوە هەموو پیاوە دوایەوە هەر وەکو چۆنەسە خاتونێکی لە ناوچەی سوورچی و هەرچی وابزانم هەرم ئێمە ئەو هەر لە خۆیەوە نییە ئەو هەموو پیاوە سەری بۆدانەوە کللتورە ینی تۆ لە کللتوری ئەمە ژن دەسەڵاتیە جا مامۆستا سۆران زۆر سەیرە مێنژوو لە کەرکووکە هەندێک شتە دۆزیتەوە لەسەر ژن دەسەڵاتی ژن لە ناو هوریەکانە بۆ نمونە کە ژن چووناکە هەندێ پارەیەنێ لە ماڵەوە ئەو پارەیە نابێ مێردەکەی دەستکاری و پارەی خۆیەتی ئەوڵەوە باشە ئەمە 200 ساڵەوە پێش مەلا مەحموودی بایزیدی پاسیەوەکە لە ناو کوردەمایە کەچی 3500 ساڵەوە پێش لە کەرکووکە تۆماری هێجا ئەمەیە پێ بڵم کللتوری ژنی شەڕکەر و کللتوری دەسەڵاتی ژن کە زروستی نەکردووە ینی تۆ حوجرەکانی سلێمانی وەرە ناوی حوجرەکانی سلێمانی کە چەند ژن لەم شارەی ئێمەیە یەکێکی وەکو ئیبن خەلەکان 800 ساڵەمە پێش لە هەولێرا کە خوێنێتی لای ژنێ خوێنێتی بە مناڵی ینی لای ژنێ لە حوجرێ لای ژن خوێنێتیەوە تۆ سەبام بێمە سەر بابەتێک بابەتی ئەو دەردە مزمینەی کە هەیە کورد بۆچی ئێستا لەم دنیاە هیچی نییە ینی ئێمە هەڵێن کوردوە عەزیم بۆ ئەمە هی ئەو ینی معقولە لە ئێستا هیچی بەدەست نییە ینی پارچە ئەرزێک نییە هی تۆ بێت دەوڵەت تۆچکەیەکت نییە بۆ ئەمە خۆ گەورەکردن نییە لەسەر حسابی خەیاڵ ڕاستە وڵاتێکی وەکو کوێیت بۆ دەوڵەتە ینی خۆ ئەگەر تۆ سەیری باباخینە لەو ئەمە خێ دووسێ خێڵ ڕاکە من بە ینی سەفەرم کردو بە نایکوێت کە بە ئاسمانەوە سێرم کردو و دەشتە هەمووی کۆمەڵی خێڵ و ینی داماوە خۆ بڵێنی هیچ بڵێن هیچ بناغەکانی دەوڵەتیان نییە بەڵام بۆ زۆربەی وابووە ئێمە کێشەکەمانەیە لە بینی دوو ئیمپراتۆریەتی گەورە بووین بڵیتنەوەڵی ئیمپراتۆریەتی عوسمانی نوێی ئەوروپای گرتووە باشە ئیمپراتۆریەتی عەجەمیش کاریگەریان هەبووە لەمنا لە بینان ینی خاکەکەمان کەوتۆتە بینی ئەم دوانەوە لە بینی دوانای تۆ ئێستا ڕێگری لە تۆ بڵێ وڵات تۆ هەزارەها نەتەوە مێژوو دەوڵەمەندتر هەیە لە جیهانە بەڵام تورک لە سا هەفتای وزەی دەوڵەتی تورکی بۆ لێدان لە تۆ ینی سەرفەکان ینی تۆ هەموو تاکێکی تورک کار لەسەر تۆ کاوڕقی لە تۆ چکە ترسێ ئەزانێ خاکەکەی تۆی بردووە ئەزانێ جا ئەمە بابەتی سەرەکی
و بابەتیەوەی ئەوروپیەکان هاتن ئەمەیان کرد شەرعیەتیان نابەمە پێشەوە ئێمە لەو بەینا بووین بەڵام ئێمە سربەخۆی خۆیان نەمانێژمان توێنەوە ینی شەڕمانە کرد و چەنەها جاری سربەخۆ بووین قەینا یەک دەوڵەتی مەسەن لە سەردەمی سەلاحەدین یەک دەوڵەتی گەورەمانە بووە بەڵام دایمە دەوڵەتی بۆتانیەکان و دەوڵەت ئیمارەتی بۆتان و ئیمارەتی بادینان کۆنتریش لە سەردەمی عەباسیەکانە سێرەکەی دەوڵەت سێرکردیان واژ نووسراوە ئێستا تۆڵی دەوڵەتی ئەیوبی نووسراوە دەوڵەتی ئەیوبی دەوڵەتی مەسەن حەسنەوی مێژوو پیاڵە دەوڵەتی حەسنەوی من پێی ناڵم ئەم حەسنەویەکان مەسەن لە ناوچەی میدیای کۆن لە هەمەدانەوەمانە حکمیان کردووە ئەنجا مەروانیەکان لە باکوورە یەکێ بووە لە ناوچەیەکی ئەمنە ینی شارستان بوون نی کوردستان ئەمانیتیا بوو بەڵام لە سەدەی بیستەما ئەوروپیەکان هاتن وەکو پێم وتی بەشێکی بە تێنەگەیشتنیان وایان زانیوە کورد شوان وینە و وەکو وایە تۆ لە یاریەکەی من و تۆمانێ یاری بکەین باشە یاری بۆکسێن ئەمە ینی وەکو نمونە من لە دەسم لە دواوە بەسن بێم لەگەڵ تۆ ئەمە شەڕێکی نەعادلە نابەرابەرە چکە ئەوان ئۆتۆماتی هیچێکی زایان ناوە بە عەرەب ڕۆژی عەرەب حکمی تۆی نەگەوە تا نمونەی سووریام هێناوە ئەی بۆ کە وڵاتی تۆ دەسەڵاتە نەبووە دەسەڵات و شەرعیەت ئێستا بۆ نمونە تۆ ناتوانینەوە فرۆشی لە کوردستانە ئەبێ لە ڕێگای ئەوانەوە بیفرۆشی ئەم شەرعیەتە کێ دروستی کردووە ئەم شەرعیەتە ئەوروپیە ینی بە تۆ ناشکێنرێ ینی زۆری ئەوێ تایشێنی جا وەکو وایە ڕێک لە یاریەکە یاریکی نابەرابەرە دەسەڵات دراوەتە دەوان ئەجینە خەتەر بۆ دەوڵەت بێمانە هەر بەڕاستی ڕۆژان بەو مانای دەوڵەتە دەوڵم بەڵام ئەوەیە ینی کۆمەڵێ شوێنی جیۆپۆلۆتیکی ئەمەکە لە نێوان دوو ئیمپراتۆریەتان ئەوە گەورەترین فاکتەرە و ئەمڕۆژ لە 100 ساڵی ڕابردووە ڕێگری لە بوونی کورد بە دەوڵەت تورکە باش مامۆستا با بێمە سەر ئەمڕۆ ئەم لەم ئەخیرەیە با بڵێن تقریباً لەناو باشوورە بە تایبەتی پرسی نەتەوەبوون زۆر کاڵ ببوو تەنانەت لە شارێکی وەک سلێمانیە ئەگەر کەسێک ئاڵایەکی کوردستانی هەڵکردایە بە جۆرێک سوکایەتی سەیرەکرا گاڵتەی پێکرا بەڵام لە پڕ سەیرەکەین لە شۆڕشێکە لە بێداربوونەوەیەکە ئەمە هەمووی گۆڕێ چۆن ئەمە بخوێنینەوە ئەمە هەڵچوونێکی عاتفیە یا بێداربوونەوەیکی نەتەوەیە کاکسۆنا من ڕەهەندی زۆرە بە بۆ چوونی من ئەتواندیت ئەمە چەند جین پەرتووکی لەسەر بکرێ بەس بە 1100 بەرنامەی لەسەکرێت چکە زۆر قوڵە یعنی چۆن ئەم گۆڕانکاریە ڕوویە بیرمان نەچێ هیچ شتێ وەکو مرۆڤ هیچ شتێک بە هێندەیەوە گرنگ نییە مانا بێ بە ژیانە لە ڕاستیە خەڵکی باشوور مانای ژیان نەمابوو ینی تۆ سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان کۆمەڵێ لەسەر با ناو نهێنین بۆی نەبین بەڵام کۆمەڵی خەڵک هاتنە سەر و تۆڕە ینی شتی وا ئەکرا قسەی واناشین ئەمە چیەکە هەستێکی نائارامیە بە تاک ئەمە جارێ پێشی بچینە ناونێتەوە ینی خەڵک زۆر بێزار بوو لەمە چەند ساڵە تیۆری اینجا حیزبێک بە نوعی باسی کوردایەتیەکە ئەم حیزباڵە کوردایەتی ئەمەیە لێ ئەوەیە کۆمەڵێ لە کاریگەری ئاین یەکێکی تر تیۆری نازام باناوی کەس نەنەین بەڵام ئەمانە هەمووی خەڵک پێ دەڵێ چۆن بیرکەرەوە چۆن ئەم جارە خەڵک نەخێر زۆر ئاسانی کرد کاکە من ماڵی خۆمم پێویستە بۆی بژیم ئەمێ ینی من ماڵی خۆمم پێویستە بژیم ینی من ناکرێ من کابرایە بێت بڵێ براین ناکرێت ئەمێ زۆر سپاس مامۆستا سووران ئەڵقەی دووەم ئەم بابەتە بە درێژی باسەکەین زۆر باش دەستخۆش بینەرانی بەڕێز بەم شەوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەی دووەمیش بەردەوام دەبین لەسەر هەمان بابەت بینەرمان بن زۆر سپاس بۆ بەردەوام بوونتە